وەزارەتی ڕۆشنبیری ولاوان بە چاودێری حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری ولاوان و دیداری ژن شعر گۆرانی لە شاری هەولێر ساز دەکەن. پامنێرمان بڕیار محەممەد زانیاری زیاترمان پێدەبەخشێ. بڕیار سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لە ئێوەش دیارە وەزارەتی ڕۆشنبیری لە چوارچێوەی کار و پرۆژەکانی بۆ بەرەو پێشبردننی بواری ژنان لە هەرێمی کوردستان بەردەوامە لە ئەنجامدانی چالاکی جۆراوجە. ئەم زارەشیان چالاکێکی دیکە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەنجام دەدات لە شاری هەولێر لەژێر ناونیشانی دیداری ژن و شعر بۆ گۆرانی لە ئەنجام دەدات بۆ ماوەی 2 ڕۆژ و لە هەوڵ دەدەم لەگەڵ سەرپەرشتیاری دیدارەکە قسە بکەم بۆی زانیاری زیاتر لەوە بگرم زانم ناوەڕۆکی دیدارەکە چی تێدایێت. لەگەڵ چنوور خان قسە دەکەم سەرپەرشتیاری دیدارەکە. چنوور خان سڵاوت لێبێ. پێمان بڵێ ئەو دیدارە بۆ ماوەی چەند ڕۆژە و کاتەکان چۆن دابەشکراوە لەو دیدارەدا باسی چی دەکرێت؟ بەڵێ بەبوونەی ئەوەی ڕەوشی ژن بەرەو پێشکەوتن چووە ئێمە لە هشتاکان بە دواوە ژن توانیوێتی یعنی ببێتە گەشە بدە لە ڕووی نووسین و خۆنووسینەوە و شعر. ئیتر ئێستا ژن ئیشەکە لەسەر فکر لەسەر لێ کۆڵینەوە لەسەر شعر بۆیە بە باشمانزانێ ئێمە لە چوارچێوەی استراتیژی کاری وەزارەت و کارنامەی حکوومەت بایەخ ئەدەین بە ژنان لە ڕووی کولتور لە ڕووی ئەدەب لە ڕووی هونەر بۆ ئەوەی بەرەو پێش بچن. بەڵام پرۆژەی ئەمجارەمان جیاوازترە لە پرۆژەکانی ساڵانی تر کەمان کرد. بۆ نمونە 2019 فیستیڤالێکمان کرد ژن ژیان دەنووسێتەوە لەگەڵ ماڵی کتێب کردی وەزارەتی ڕۆشنبیری ولاوان. کتێبێکیان چاپ کرد شعری زۆر شاعری ژنی تایە ئەو هەندانێ بوو بۆ ئەوان. ئەم جارە ئێمە وا بیرەکەینەوە لەبەر ئەوەی وەزارەتی ڕۆشنبیری ولاوان وەزارەتی هەمووانە تەنها وەزارەتی ئەو ئەستێرە هونەرمەندانە نییە یان خودە ئەو ئەستێرانە نییە کە شاعری زۆر ئەوەن پێگەیشتون و ئەوە. ئێمە بە باشمانزانی ئەم جارە ئەم کارە بکەین بۆ کۆمەڵێک شاعری ژن قەڵەمی ژن کەوا زۆر فۆکەسی میدیاکانیان لەسەر نەبووە. ئیتر لەوانەیە بۆ نمونە ئاستی تەمەنی جیاواز و هەیە ئەنووسێ بەڵام ئەعلام ئەوەنە دەرنەکەوتووە لە ئەعلام و ڕاگەاندنەکان ئەومان بە باش زانێ. ئەنجا لەناو ئەو پرۆگرامەی ئێمە کە 11 شاعر شعرە خوێنێتەوە ئێمە ڕەچاوی فرەنەتەوەییمان کردووە، ڕەچاوی دیالێکتمان کردووە، ڕەچاوی ئەومان کرد بۆ نمونە خەڵکمانێ بە سریانی شعرە خوێنێتەوە هاتووە. هەمان ئەمڕۆ هەموو زمانەکانی تێدایە تقریبا ئێمە بۆ تورکمان هیچ گەڕای نەماندۆزیەوە شعری بخوێنێتەوە کەواتای ئێمە ئەو یەکتر قبولکردنە ئەو کارکردنە بۆ قەڵەمی ژن ئەوانەی کە نیشتەجێی کوردستانن بەگشتی ئیتر ئێمە بێجیاوازی ئەو کارەمان کردووە. ڕەنگە بۆ نمونە ئاستی بە ئەزمون نەبێ وەکوتم ئەوانەی پشکی ئەویان بەرکەوتووە. ئەمڕۆ لە ساعت 4 دەست پێ دەکات. بڕگەی یەکەمی شعرە دواتر کاتەکانتۆن چۆن دیاری کردو بنمونە لە ساعت 4 دەست پێ دەکات تاوەکوکەی و بەیانیش لە ساعت چەندەوە دەست پێ دەکات تاوەکوکەی بەردەوام دەبێت. ئێمە افتتاحی دیدارەکە دیداری ژن شعر گۆرانی ساعت 4 بێ. دوایەوە دوکۆمەنتەریەکمان هەیە کۆمەڵی ژنی بە ئەزمموی وەکو دکتۆرە کوردستان دکتۆرە نەزەند خان و دکتۆرە شنۆ لە کەرکووک و تریفەدۆسکی قسەیان کردووە لە دوکۆمەنتەرێک لەسەر شاعر. دوای ئەوە 11 شاعرەکە شعرە خوێندنەوە. بڕگەی گۆرانی و مۆسیقامانەیە کۆمەڵی گەنجن تیپێکن لە حوتەوە دەست پێەکە هەتا 9:09. ئیتر بەیانیش دوو پەنەڵمانەیە. پەنەڵی ئێمە پەنەڵێکیان ژن دەنگی ژن لە شعر پەنەڵێکیشمان ڕۆڵی ژن لە هونەر سبەینێ ئەتا دوای نێڕۆ بەردەوامە بێ و کۆتایی پێدێ. سوپاس مەمنون. دەست خۆش بێ دەست خۆش بێت چناکە. ئەوەی جێبیست بووی ئەمە زانیاریەکان بوو لەبارەی دیدارەکە وەکو میوانەکەشم باسی کرد. دیدارەکە بڕیار وایە ئەمڕۆ ساعت 4 دەست پێ بکە و تاوەکو درنگانی شەو بەردەوامی هەبێت و بەیانیش بە هەمان شەو 2 پانێڵ دەبێت لە ساعاتدەی بەیانیەوە دیدارەکە جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە.